بسم الله الرحمن الرحیم. لەبارەی سیستەمەکانی خوێندن و پرۆسەکانی پەروەردەوە بەداخەوە ئەم هەرێمەی ئێمە ڕۆژ بە ڕۆژ کۆمەڵێک قەیرانی کەڵەکەبوو لەسەر یەک سەر هەڵدەدەن و هۆکارەکانیشیان لە بێسەروبەری لە ئیهمالی و کەمتەرخەمی بەرپرسە باڵاکان و هەڵنەستان بە ڕۆڵی بەرپرسیارەتی وەزارەتە پەیوەزدارەکان بەم پرسانەوە. ئەگەر سەرنجێک بخەینە سەر سیستەمەکانی پەروەردە لە سەردەمی ڕژێمەکانی پێشوو و ورتر بڵێین لە سەردەمی سەدام، کۆمەڵێک پرۆگرامی پەروەردەیی بەهێز هەبوون لە بوارە جیاجیاکانەوە لە بابەتە فێرکاری و تعلیمیەکان و زیاتر ئەگەر وردی بکەینەوە لەبارەی پرۆگرامی پەروەردەی ئیسلامیەوە کۆمەڵێک بنەما کاریان لەسەر دەکرا، گەنج و قوتابی و فێرخواز لەسەر بنەما پەروەردەیە پڕبەها باڵاکان ڕادەهێنرا و چەند دەقێکی جوانی ئەم شەریعەتەی تێدا فێر دەکرا. بەڵام بە کۆمەڵێک بیانووی پێچەوانە لەگەڵ ئەم وەزع و دەرفەتە هەرێمی کوردستانە پرۆگرامی خوێندن بە ئەنقەست بەمەبەست فرامۆشکرا، پشتگوێخرا، ڕۆژ بە ڕۆژ لێی کەم کرایەوە تا گەیشتە ئەوەی کە ئەسڵەن پرۆگرامی پەروەردەی ئیسلامی هەرلا ببردرێ. کۆمەڵێک ناونیشانی زۆر سەیر، کۆمەڵێک ناوەرۆکی بێبەرهەم لەم وڵاتەی کە زۆرینەی مسلمانە لە سەرنجە جوانەکانی ئەم شەریعەتە پاک و بێگەردەی ئیسلام خەڵک گەنج دوور بخرێتەوە. بەڕاستی جێداخە و حەکە لە شوێنی خۆیەتی خەڵک قبول نەکات. بۆ وڵاتێک کە خەڵکەکەی مسلمان بیت، شانازی بە کەلتور و دابوونەریتە ئاینیەکانەوە بکات، مەحروم بی لە سەرەتاکانی خوێندنیەوە لە بابەتی پەروەردەی ئیسلامی و لەو سەریشەوە کۆمەڵێک بابەتی دیکەی جیا کە ئەسڵەن پێویست بەو کەلتور و میلەتەی ئێمە نییە و زەرورەت نییە. بە تاکید ئەگەر بڵێین ڕۆڵی پەروەردە بە تایبەتی پەروەردەی ئیسلامی پشتگوێ و فەرامۆشخرایە، لێرەشەوە گلەییەکە لە بەردەم بەرپرسە باڵاکان، لە بەردەم ناوەند و وەزارەتە پەیوەزدارەکانەوە. ئەوان بەڕاستی مەسئولیەتێکی زۆر گەورە لەسەر شانیانە کە ڕۆڵەی میلەتێک کە زۆرینەی مسلمانە لە ئاینەکەی خۆیان بێبەرهەم بکرێن یا دوور بخرێنەوە لە دید و بۆچوونێک کە پێویستە شارەزا بن لە سەرەتایەکانی ئیسلام. لێرەشەوە ئەو گلەیی ئاراستەی بەرپرسە باڵاکانە، ئاراستەی وەزارەتە پەیوەزدارەکانە. بەڵام ڕۆڵی خێزانیش گرنگی خۆی هەیە. لێرەشەوە بە ئەوە بەسەر پەرشتیارانی خێزانی بڵێین کە ئێوە مادام ڕۆڵی سیستەم و پەروەردەی ئیسلامی لاوازکرایە، تۆ دەبێت بە ڕۆڵی خۆت هەڵستی باوکی بەڕێز، دایکی بەڕێز، سەرپەرشتیارانی قوتابی، منداڵەکان و گەنجەکانت لە سەرەتایەکانی ئیسلام شارەزا بکە، بیان نێرە بۆ ئەو بنکە و سەنتەرانەی کە پێگە و شوێنی ناوەندەکانی خوێندن دەگرنەوە لە فێرکاریان بۆ سەرەتایەکانی ئیسلام و بابەتە هەرە گرنگەکان لەبارەی پرسە کۆمەڵایەتیەکان و لەبارەی دروستبوونی قۆناغەکانی مرۆڤ و لەبارەی سەرنجام و داهاتووی مرۆڤ ناکرێت مرۆڤ بەبێ مەبدەئیەوە پەروەردە بکرێت و بە ئاراستەیەک ببدرێت دواتر ئەو کەسە کەسێکی سەرگەردان، کەسێکی بێبەرهەم، کەسێکی بێ ئامانج و بێ ئاکامی لێ بەرهەم دێت، لە سەرنجام خۆشەویستی بۆ خاک و وڵات و نیشتیمان نابێت، کەسێکی بێ ئینتیما دەبێت، کەسێکی بێبەرهەم دەبێت. سەرەتای دروستبوونی کۆمەڵی گرفتی بەرەو سەر لێ شێواو بوونە کە مرۆڤێک پەیوەستی ڕۆح و دەرونی بەخوا پەروەردگارەوە نەبوو، لەو سەر کەسێکی مادیگەری لێ دەردەچێت، کەسێکی سەر بە موشکیلە و کێشەی لێ دەردەچێت، کەسێک دەبێت خۆشەویستی خاک و وڵات و نیشتیمان لە دڵ و دەرونیدا بوونی نابێت.